من بيلال حسن ئەندام لە ڕێکخراوی سروشتی کوردستان. هاوڕێیان هەروەک دەزانین ژینگە ژیانە، بەڵام لەم ڕۆژگارەدا وەک پێویست خزمەتی ژینگە ناکرێت. وەروەها ئەم کێشە ژینگەیانە کاریگەری لەسەر هاوڵاتیان و تووشبوون بە نەخۆشی و لاوازبوونی باری دەرونیان دەگرێتەوە. و من لەگەڵ ڕێکخراوەکەمدا چەندین چالاکی جۆرا و جۆری ژینگەییمان ئەنجام داوە لە کوردستاندا بۆ گەشەکردنی ئەو ژینگەیەی دەمانەوێ. هەروەک دەزانین کێشە ژینگەیەکان زۆرە، بەڵام چارەسەریش هەیە. بۆیە من بڕوام وایە ژینگەی کوردستان ئەم بارودۆخە نامەرەدا بەرەپێشەوە دەڕوات و ئەمان توان ژینگەیەکی تەندروست و خواردەخاوی سەوزە. سپاسان دەکەم.